هەر بۆ زانین و ئامادەکاری. ئەمە بەشێکن لەو پرسیارانەی لە کاتی سەرژمێریدا لێت دەکرێت. ناو ڕۆژی لەدایکبوونی سەرۆکی خێزان و هەموو ئەندامانی خێزان دەپرسن. ئەندامانی خێزان کە لە هەمان ماڵدا دەژین چ پەیوەندیەکیان هەیە بە سەرۆکی خێزانەوە؟ لێرەدا 11 جۆری پەیوەندی دیاری کراوە. سەرۆکی خێزان، هاوسەر، منداڵ، کوڕ یان کچ، هاوسەری کچ و کوڕ، زاوا و بووک، نەوە، دایک و باوک، خوشک و برا، خزمی تر، خزمەتکار، شۆفێر، پاسەوان، پەیوەندی خزمایەتیان نییە تاوەکو دوایی. هەروە دەپرسن ئایا ئەندامانی خێزانی عێراقین یاخود نا. ئەمەش بژاردەکانە: عێراقی و وڵاتی نامەیەکی تر، نا عێراقی بەبێ هەبوونی بەڵگەنامە. یەکێکی تر لە پرسیارەکان ئەوەیە: ئاخۆ ئاینی کەسەکە چییە؟ موسڵمان، مەسیحی، سابئی، ئێزیدی، تاوەکو دوایی.